کە بارودۆخی شاری چەمچەماڵ تا ئێستا لەژێر کۆنتترۆل دەرنەچووە، بەڵام ئێمە گومانەکەین ئێمە بەرەو هەنگاوەنین بەرەو خۆناقێکی زۆر مەترسیدارتر لەوەی کە هەیە، چونکە ئاماژەکان ئەومان پێڵن ژماری توشبووان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە. ئەگەر بە وردی سەری داتاکان بکەین تەنها لە 22 ڕۆژی ڕابردوودا تقریبەن 3 ئەوەندەی دوو مانگی یەکەمی نەخۆشیەکە لە شاری چەمچەماڵ توشبوومان هەیە و ئەو کەسانی کە تووشی نەخۆشیەکەشە بن نیشانەکانیان زۆر بەتونتر لە شەپۆلی یەکەم تیا دەرەکەوێ. ئەوەی کە جێی نیگەرانیە پلەکانی گەرما هەرچەند بەرز بێتەوە ئەوەی تێبینیمان کردووە نەخۆشیەکە نەک هەر لە گەشە ناوەسێ بەڵکو زیاتر لە بڵاوبوونەوە گەشە سندندایە. بۆیە پێمان باش بوو لە ڕێی ئێوە بە هاوڵاتیانی شاری چەمچەماڵ بگەینین کە ئێمە لە ئێستادا 71 توش بوو بە هەردوو شەپۆلەکەەوە لە سنووری چەمچەماڵە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونە لەم 71 کەسە 45 کەسیان ببوورە چاک بوونەتەوە گەڕانەوە ماڵی خۆیان 25 تا ئێستا لە نەخۆشخانەکانی ئێمە ماونەتەوە و 4 کەس لەو 70 کەسە بەداخەوە بە هۆی ڤایرۆسی کۆرۆناوە جانیان لەدەستداوە. ئەمە ئاماژە بەوەش بم کە هەر لە خەڵکی چەمچەماڵ 5 کەس لە شاری سلێمانی کە پێشتر داخل بوونە لە نەخۆشخانەکانی ئێوە داخل کراون جانیان لەدەستداوە.